لەسەر داوای یەکێتی نیشتیمانی کوردستان شاندێکی باڵای کۆمەڵی ئیسلامی گەیشتە بارەگای سەرەکی ئەو حیزبە لە سلێمانی و بۆ ماوەی 2 کاتژمێر لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە. دوا بەدوای کۆبوونەوەکە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند کۆبوونەوەکەیان پەیوەندی بە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمەوە نەبووە و لەگەڵ پارتیشدا تەنها باسییان لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکان کردووە و لەگەڵ یەکێتیشدا دەیانەوێت زیاتر پەیوەندە سیاسیەکانیان بەهێز بکەن و کۆمەڵی ئیسلامی لە حکومەتدا بێت یاخود ئۆپۆزیسیۆن تەنها یەک ئامانجی هەیە، ئەویش باشکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان و ئاسایکردنەوەی قەیرانی سیاسی و داراییە. ئێمە خواستی کۆمەڵی ئیسلامیمان بە برادرانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گەیاند لەوەی کە ئێمە خوازیارین کە ئەم حکوومەتە و ئەم کابینە نوێیە بەبوونی کۆمەڵ بە نەبوونی چوە کێزێکی ئۆپۆزیسیۆن بین یا بەشدار بین کە ئێمە خوازیارین ئەم حکوومەتە حکوومەتی چاکساسی بێ و حکوومەتی بە دامەزراوەکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بێ و حکوومەتێک بێت کە هاوڵاتی بکاتە سنتەر بۆ خزمەتەکانی و حکوومەتە حکوومەتی خزمەتگوزاری بێ و من پێم وایە ئەمڕۆ لەو ڕۆوە تێگەیشتن و تەفاهمێکی باش هەبوو لە بینی ئێمە و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان داوە ئەمە دەستپێکە من پێم وایە قۆناغی تر بە دوای خۆی دادەهێنێ و هەمومان کارکەین پێکەوە بۆ گەیشتن بەوانە و بەشێکی گرنگی ئەو خاڵانەی کە قسەمان لەسەر کرد پێمان وایە بناغەی دروستکردنی ئەو حکومڕانیە تەندروستن لە هەرێمی کوردستان. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان دوا بەدوای کۆبوونەوەکە ڕایگەیاند دەیانەوێت پەرە بە پەیوەندیە مێژوویەکانیان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بدەن و قۆناغێکی نوێی کاری سیاسی دەست پێ بکەن و نابێت هەڵەکانی ڕابردوو دووبارە بکرێتەوە. دەتوانم بڵێم ناوەڕۆکی کۆبوونەوەکەمان بریتی بوو لەبەر چاوگرتنی بارودۆخی ئێستا و لە هەمان کاتیشدا دووبارە نەکردنەوەی هەڵەکانی ڕابردوو پێویستە هەوڵی ئەوە بدەین کە بەیەکەوە کۆمەک بکەین لە گفتوگۆی لەمەڕ پێکهێنانی حکوومەتێکی تەندروست کارێک بکات لە پێناوی سەروەری یاسا و هەروەها حکوومەتێک بی کە مرکزی کارەکانی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چاکسازی بێت. قسەمان کرد لەسەر ئەوەی کە پێویستە کار بکەین لە پێناوی شۆڕکردنەوەی دەسەڵات نابێت فدرالیت لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بوەستێ بەڵکو دەبی شۆڕکرێتەوە لە ڕووی ئیداری و لە ڕووی مالی بۆ یەکەکانی ئیداری لە هەرێمی کوردستان و خزمەتگوزاری پێشکەشکردن لەسەر ئاستی هەرێمەکان بەبێ گەڕانەوەیکی لە هەموو گەورە و بچووکێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێناو چارەسەری قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و باشکردنی بارودۆخی هاوڵاتیان بڕیاری داوە پێداچوونەوە بە پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ سەرجەم هێز و لایەنەکانی باشووری کوردستان بکاتەوە. بۆ مەبەستەش ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سەرجەم هێزە سیاسیەکان گەڕێکی نوێی کۆبوونەوە و دانووسانی دەست پێ کردووە. کۆمەڵی ئیسلامی لەپاڵ پێداچوونەوە و باشکردنی پەیوەندیەکانی هەڵوێست و بڕیارەکانی قۆناغی ڕابردووی بە دروست دەزانێت و لێیان پەشیمان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.